لەکلەک یان حاجی لەقلەق لە نێو کووردا زۆر بەناوبانگە و ناسراویشە، بەدەنێکی ڕێک و چەکمەیەکی قوچەکی درێژی دوولینگی هەیە و لە هەمان کاتیشدا دەندووکی سوور و باریک و سێگۆشەیی هەڵکەوتووە و ئەم دەندووکە باریک و درێژ و تیژە هاوکاری دەکات بۆ ڕاوکردنێکی زۆر باش و لە هەمان کاتیشدا خۆی بەدەنی لەکلەک هەموو بەدەنەکەی تقریبان 110 بۆ 105 سانتیم دەبێت بە باڵەکانیەوە کە لێکی دەکاتەوە 225 سانتیمەتر تاکو 215 سانتیمەتر دەبێت کە ئەمە ژوای لێ دەکات لە نیشتنەوە و هەڵفڕیندا هاوکارێکی زۆری بکە و لەگەڵ بادا بتوانێت سەما بکە. لە کوردستاندا ئێمە دوو جۆر لەکلەکمان هەیە. حاجی لەقلەق ئەو بەدەنی سپیە و سەرپشتە باڵەکانی ڕەشە و دەندووکی سوورە و چەکمەشی سوورە و لە چێشیشدا قورسە لە هەمان کاتیشدا 3 کیلۆ بۆ 4 کیلۆ بەدەنی هەمووی دێتەوە. ئێمە جۆرێکی تر لەقلەقمانەیە کە پێی دەڵێن لەقلەقە ڕەشە یان بە کوردیەکەی پێ دەڵێن حلێر. حلێر لە وەزندا بچووکترە و لە بەدەنیشدا باریکترە و سەرباڵ و پشتباڵەکانیشی ڕەشە و ئەمەش دەتوانین بڵین حلێر زرنگتر و زیرەکتر و وریاترە لە لەقلەقی سپی. لەقلەق نیشتیمانی سەرەکی ئاسیایە و بە تایبەتی لە باکووری ئاسیاوە دێن لە سیبریا و لە باشووری سیبریا و لە باکووری چینەوە گەشتەکانیان دەست پێ دەکەن بە تایبەتی لە هاویناندا لە سەرەتای هاویندا و ئەگەر وەرزەکەی شێدار و باراناوی بێ ئەوە زووتر گەشتەکەیان دەست پێ دەکەن. وەکو ئێستا ئەم ساڵ باراناوی بوو و ڕادی 6 بەرزتر بوو زووتر گەشتەکەیان دەست پێ کرد. لە ناوەڕاستی بەهارەوە هاتن بەرەو کوردستان و لە کوردستانیشدا لەو شوێنانە دەنیشتنەوە یان لەو شوێنانە دەمێننەوە کە زۆنگی هەیە، ئاوی هەیە و ئەو خۆراکانەی لێیە کە ئەوان دەیخۆن. بە تایبەتی مار دەرەجەیەک یەکێکە لەو خۆراکانەی کە حاجی لەقلەق پشتی پێدەبەستێ و دواتر بۆقە و دواتریش ئەو خشۆکانن یان ئەو بێکڕکڕاگانن کە لە نێو زۆنگەکاندا بەردەست دەبن. لێرەدا پێویستە ئاماژە بەوە بکەین کە لەقلەق لە ناو ئاودا ڕاو ناکات بەڵکو لە وشکانیدا ڕاو دەکات یان لە نێو قڕ و لیتە و لە نێو زۆنگەکاندا ڕاو دەکات کە ئەمە ژوای لێ دەکات ڕاوچێکی زۆر باش و زۆر بکوژ بێ یان زۆر زرنگ بێ. لە نێوان هەردوو لەقلەقەکەدا واتە لە نێوان حلێر و حاجی لەقلەقدا حلێر زیرەکتر و وریاتر و زرنگترە لە ڕووی بیرکردنەوە و لە ڕووی ڕاوکردن و لە ڕووی خۆپاراستن و لە ڕووی کۆچیشدا. ئێرە گوندی هەنجیرەیە دیارە ژمارەیە حاجی لەقلەقی زۆری لێیە تقریبان لە ساڵی 2015ەوە هاتوون بۆ ئێرە. دیارە پێشتر نیشتیمانی حاجی لەقلەقەکان ئێرە نەبووە گوندی هەنجیرە. گوندێکتر هەیە ناوی سێناجیانە، لە سێناجیانەوە هاتوون. لە سێناجیانەوە هاتوون بۆ خۆشاوی، لە خۆشاویشەوە ئەو تقریبان 8 ساڵ دەبێ هاتوون بۆ ئێرە. حاجی لەقلەقەکان لە چەند شوێنێکی جیاواز هێلانیان کردووە. هیانە لەسەر تاوەری کارەبا کردوێتی، هیانە لەسەر داری درەخت کردوێتی، بۆ نمونە دارتووی لێیە لەسەر درەختی تو کردوێتی و هەشمانە لەسەر منارەی مزگەوت هێلانەی کردووە. شێوازی هێلانە و چۆنیەتی هێلانی حاجی لەقلەقەکان بە شێوازێکی گەورەیە، بە شێوازێکی گەورە هێلانە دەکات بۆ ئەوی بتوانێت کە
خۆی و بێچووەکانی تێدا جێگیر بکات. بە تەقریبی هەر عاجی لەقلەقێک 4 بۆ 3 بێچوو، یعنی 3 بێچوو بۆ 4 بێچوو هەڵدێنێت. تقریبا 8 هێلانی لێیە. 8 هێلانی لێیە. هەر هێلانەیەکش پێک هاتووە لە دایک و باوکێک. دیارە ئەم عاجی لەقلەقانە کە لێرە هێلانیان کردووە تەبعاً ئەوان ئەمینن لە خەڵکەکە ئەمینن پارێزراون لە هەموو شتێک پارێزراون تا ئێستا هیچ کەسێک نەبووە کە دەست بۆ هێلانەکان بەرە. من نمونەیەکی بچووکتان بۆ دێنمەوە. ڕۆژێکە ئەم هێلانەی لای خۆمان پار بەچکەیەکی بەربوو بۆەوە بە قاچی وەستا بوو، یانێ بەربوو بۆ خوارەوە. من لێرەوە تەلەفۆنم بۆ دایری کارەبا کرد. دایری کارەبای بنگراوانیش خۆشبەختانە زۆر بە شێوازێکی جوان بەدەم داواکەمانەوە هاتن لێرە سەلەیان هەیە سەلەی کارەبا. لە چوونە سەر سەلەکە بەرزمان کردەوانە بخستومانەتەوە ناو هێلانەکە و هاتوین. یعنی حاجی لەقلەقەکان پارێزراون بە هیچ شێوەیەک هیچ کەسێک نەدەستکاریان دەکات نە ئازاریان دەدا، بەڵکو زۆر خەڵکەکە زۆریشیان پێخۆشەکە لێرەن و سروشتێکی جوانیان بەخشیوە بە منتیقەکە. باخێکی زۆری بۆ ئێمە هەیە چونکە ئێمەوا هەز دەکەین کە سروشتێکی جوانی بە گوندەکەمان بەخشیوە. هۆکاری نزیکبوونی حاجی لەقلەق لە گوندەکان، حاجی لەقلەق بۆ خۆی وەکو هێندێک باڵندەی تر وەکو نەورەسەکان باڵندەیەکی کۆمەڵایەتیە و ئاشنایەتی لەگەڵ مرۆڤ زۆر نزیکە و پێی حەزی لە ئاوەدانیە، پێی خۆشە لە ئاوەدانی بێت، ینی چواردەورەکەی ماڵی لێبێ گوندی لێبێ و جوڵەی تێدا هەبێ زۆر بەلایەوە ئاساییە. و لە بەرزاییەکانیشدا ئەو هێلانانە دەکەن کە هێلانەکانیان 1 مەتر پانە و زۆر جار ینی نەکەر زۆر جار هەمیشە حاجی لەقلەق کاتێک کە کۆچەکەی دەست پێ دەکا دەگەڕێتەوە ناوچەکە هێلانە کۆنەکانی خۆی زیندوو دەکاتەوە یان تعمیریان دەکاتەوە و بەو چیلکە و دارەی کە هەیە جارێکی تر دەیچنێتەوە و فراوانی دەکاتەوە. من 6 ساڵ زیاتر دەبێ فەلاعەتیم کردووە و لەو عەردەیدا وێلەیە ئەو عادیلەش ئەگەر وەختی خۆی هات بۆ ئیمنە و عەرزە ئەو هەتا سەری ئیمنە تاوە عایدی منە وێلەیە ئەو عادیلە هەر هەبووە 6 ساڵ زیاتر هەیە وەتی ئەو عەردە بۆ تێ من هەیە نەوەڵڵای سەرسەری نەوەڵا جار هەیە دابینم ماری پێ بەدمۆ مارێکی درێژ دەیبا بۆ جووتشان دەستە سەیلانە لەو دەستێرا دێتەوە مارێکی بەدەست بەدمەوە
ئەوە خۆمجو ئەوە هاوێنان ئەگەم گەرمادا هات تەبعا جوچکە پێیا دەبن جوچکەی پێیا دەبن مێشولە زۆر دەبێت جا ئەو لاخی خۆی هەموو یەک هەر جێخنا سپی دەچی لەسەر ئێلانەڕە تەماشای سپی دەچۆ هەتاوەی مێشولە کارێ لە لاخی نەکا نەیخوارد پێوە نەدا لەبەرەوە ئێستا باشتر ئەگەر جەقنەی پێدا کرد مێشولە پێوە نادا نە بەخوا پێم شتێکا زمانێکی حکومەت ئەلە قوچکە ڕەشەی بۆ یەکم پێشی دێگوشتیانە بەتفەیە ئەوش نازم ئارە بوون چی بوون نازانم بێ لێ لەنە هەتا ئێستا بە شەر فەنگیری نادا کەس ناگوژی لەن گوناح نابێت بێزەرە زەڕی نییە فەقیرە ئەوە بەڵێ وەڵا گوناح بگوژێ من بۆ دەرێ گوناح بگوژێ نەمدیوە بگوژرێ بە عەندەم بیگوژی ئەوەی نادە مەگەر نەخۆش ببێ بەر بێتەوە یان کارەبا لێیدا بێ ئێستا ئەلێرە پارەکانێک کارەبا لێیدا بەر بووە لەگە هاتەوە بە باڵی لێیدا لە تێرەکەی هەڵەنگوت بەر بووە ئەوە مەگەلەیە لەنا کەس ناگوژی کەس مەمنوعە هەدەلاگە بیگوژی کافریش دەبی هێلانەکانی حاجی لەقلق لە چیلکە و لە دەوەن دروستی دەکا بە تایبەتی ئەو دەوەنە و شکەڵەبووانەی کە مردوون دەتوانێت سوودیان لێ ببینێ بۆ چنینی هێلانەکەی و هێلانەکەشی لە 20 سانتیمەتر تا 25 سانتیمەتر بەرز دەکاتەوە و لە نێو هێلانەکەشیدا ینی لە کەمەری هێلانەکەدا لە بۆشاییەکەدا چۆلاکە و باڵندە بچووکەکانی تر پاساریەکان دەتوانێت هێلانی تێدا دەکات و ئەویش لە هەمان شێدا دەبێتە هاوبەشی هێلانەکەی دروستی ئەوەی کە دروستی کردو حاجی لەقلق. لێرەدا مێی حاجی لەقلق 4 هێلکە دەکات بەڵام کاتێک کە هێلکەکان دەتروکێن دوو لە لاوااسترین فەرخەکانی فرە دەداتە خوارەوە ینی لە هێلانەکەی فڕی دەداتە خوارەوە ئەمە ژوا دەکات دوو بێچووی زۆر ساخڵەمی بۆ بمێنێتەوە ئەم دوو بێچوانە بە نێرومەیە هەوڵ دەدەن گەورەی بکەن و پەروەردەی بکەن و پێی بگێنن بۆی بتوانێت پشت بەخۆی ببەستێ. حاجی لەقلق کە دێتە ناوچەکەی بیتوێن و لە هەمان کاتیشدا لە گوندی سێناجیان و هەنجیرە
دەنیشێتەوە بە تایبەتی لە ناوچەی بڵین دۆڵی جافایەتی زۆر لەوێ ئاشنایەتی پەیدا دەکات و لە دەشتی بیتوێنیش کانیمارانمان هەیە و قولەی کانیمارانیشمان هەیە. هۆکاری نیشتیمانی ئەو نیشتیمانەی کە هەڵی دەبژێرێ هۆکارەکەی ئەو خۆراکەیە کە لەوێ دەستی دەکەوێت. بۆ نمونە گەرێمە کانیماران بە نمونە وەربگرین، ماری زۆرە، وردەماری زۆرە، چیاکەی ماری زۆری پێوەیە، وەلامان کاتیشدا لە پێدەشتەکەیدا زۆنگاوی لێیە و جۆگەلەی ئاوی لێیە. ئەمە ژوا دەکات خۆراکێکی بۆ دەستەبەر ببێ و ڕادەی شێو و شنە باش لەگەڵیدا زۆر گرنگە بۆ حاجی لەقلەق. یەکێک لە تایبەتمەندیەکانی دەنگی لەقلەق ئەوەیە کە لەکەلەک دەکات، یان شەقەشەق دەکات یان تەقەتەق دەکات. ئەو تەقەتەقە کە بە دەنگەکەیەوە دەنگێکی زۆر تایبەتی هەیە کە ئەوەش لە حلێر و لە حاجی لەقلەقدا هەیە. ئەمەش جۆرێکە لە کۆنتاکت یا با بڵێن جۆرێکە لە پەیوەندی لە نێوان نێر و مێدا کە ئەم کۆنتاکتە جا لە کاتی مەترسیدا بێت یان لە کاتی داواکردنی خۆراکدا بێت یان لە هەر ڕوویەکی ترەوە بێ ئەو پەیوەندە دروست دەکات. زۆرترین و بەهێزترین ئەو تەقەتەق و ئەو لەکەلەکە لە کاتی ژن و ژنخوازیدایە، کاتێک کە ئێمە پێی دەڵێن هەلەکە سەما. نێرە و مێیە بەتابەتی نێرە هەلەکە سەما بۆ مێیە دەکات بۆ ئەوی ڕازی کات بیخوازێ، کە کاتێک کە مێیە جوابی دەداتەوە و بە هەمان دانس بە هەمان سەما ئەوە ڕازیبوونی خۆی دەردەبڕێت بۆ لەقلەقەکە و بۆ نێرەکە و ئەوە لەوێ دەبن بە ژن و بڵین خێزان پێک دەهێنن. وەکو گوتمان مێی لەقلەق چوار هێلکە دەکات، لە چوار هێلکە کاتێک دەتروکێ پێویستی بە 30 تا 33 ڕۆژ هەیە، جاری وایە تا 34 ڕۆژیش دەبێت پێویستی پێی دەبێت. کاتێک کە هێلکەکانیش دەتروکێ لەو چوار بێچووە دوو لە بێچووە بەهێزەکان فرە دەداتە خوارەوە و دایان کوژێت، دوو لە بێچووە بەهێزەکان دەهێڵێتەوە بۆ ئەوەی پەروەردەیان بکات و گەورەیان بکات. لە کاتی کۆچەکەیاندا کاتێک کە نێرە و مێیە یەک دەگرنەوە لەسەر هێلانە کۆنەی ڕابردوو یان ساڵی ڕابردوو کە ئەمە پێی دەڵێن کەوڵە کۆن، لەسەر هێلانە کۆنەکە یەک دەگرنەوە و تەعمیری دەکەنەوە، بێچووی تازە زاوزێ دەکات، دەچێت لەگەڵ نێرومێیەی تر زاوزێ دەکەن. ئەمە ژن و ژنخوازی پێ دەڵێن. ئەو ژن و ژنخوازیە وەکو هەموو داوا و داواکاریەک و بەلەکەلەک و بە دانسێکی تایبەت ئەو ژن و ژنخوازیە یان ئەو ئاهەنگە ساز دەکەن و لە هەمان کاتیدا دەچن هێلانەی تازە لە شوێنێکی تر چێ دەکەن، کەواتە دایوبابی تازە یان دایوبابی کۆن دێنەوە سەر هێلانە کۆنەکە و هێلانەی کۆن نوێ دەکەنەوە و بێچۆکانیش ئەگەر مابن دەچن لە جێیشی تر هێلانەی تازە دەکەنەوە. دوای ئەوەی کە مەوسمی یا با بڵێن گەشتەکەیان لێرە کۆتایی پێدێ، لە کۆتایی هاویندا دوای ئەوەی کە شنەبای سەرەتای دەستپێکی پاییز دەست پێ دەکا، لەقلەق کۆچەکەی دەست پێ دەکاتەوە بەرەو باکووری ئەفریقیا. لە باکووری ئەفریقیادا دەڕوات بۆ باشووری
ئەوروپا بەڵام بەسەر دەریای ناوەڕاستدا ناڕوە واتە گەشتەکەی بەسەر دەریادا ناکات بەڵکو بە وشکانی دەچێتەوە جەبەل تاریق لە جەبەل تاریقەوە دەپەڕێتەوە بۆ ئیسپانیا لە ئیسپانیاوە دواتر دەگەڕێتەوە بۆ کەناراوەکانی مارسیلیا و فەڕەنسا و دواتریش لەوێەوە گەشتەکەی دەست پێ دەکات بۆ ناوەڕاستی ئەوروپا کە تا ئەڵمانیا و تا باشووری سوید گەشتەکەی دەست پێ دەکات کە ئەمەش یەکێکە لەو گەشتە دوور و درێژانەی کە دەستی پێ دەکات و درێژەی پێدەدات بەڵام یەکێک لە شتە زۆر سەرنج و تایبەتمەندیەکانی حاجی لەقلەق ئەوەیە کە بەسەر دەریادا گەشت ناکات و تیژڕەوە و حلێر کە ئەمە حاجی لەقلەقی ڕەشمانە حاجی لەقلەقە ڕەشە یا با بڵێن حلێر لە ڕووی تیژڕەویەوە زۆر تیژڕەوترە و بەهێزترە و بەتواناترە لە حاجی لەقلەقی سپی کە توانای گەشتکردنەکەی هێواشتر و خاوترە وەک لە حلێر. بەڵێ بەدڵنیاییەوە لە هەرێمی کوردستاندا کۆمەڵێکی یاسا و ڕێنمایی زۆر تایبەت و جوان هەیە کە پارێزگاری دەکات لە ئاژەڵ و باڵندەکان و لە زمنی ئەو ئاژەڵ و باڵندانەدا حاجی لەقلەقیشێکی لەو جۆرە باڵندانی کە یاساکە بەرگریەکی باشی دەکات لە دەیپارێزێت لە هەر جۆرە دەستدرێژێکە لەلایەن مرۆڤ بکرێت سەری. دیارە هەمووی تەنزیم کراوە بە ڕێنمایی کە پاڵپشتە بە یاسای ژینگە یاسا دارستان و دواتر یاسای ژینگە تێدا هاتووە دەڵێ هەر جۆرە باڵندەیەک لە حاجی لەقلەق بۆ وەک نمونە حاجی لەقلەق بکوژرێت یان لە ناو برەبار هۆکارێک بێت غرامەکەی لە 1 ملیۆن کەمتر نییە و لە کاتێکدا کە هێلکەکانیشی بە هەمان شێواسە و غرامەکەی هەمان ئەو غرامەیە کە بۆ خودی باڵندەکە دانراوە و حاڵەتێکی دیکەشمان هەیە ئەگەر بێت ئەمە دووبارە بکرێتەوە و خودی یاساکە قورستری کردووە لەسەری وەتا سزاکەی زۆر قورسترە لەسەری دەبێتە دوو قات دوو هێندەی سزای یەکەمیان. ئەوەی بەپرسە لە جێبەجێکردنی ئەم ڕێنمایانە پۆلیس دارستان و ژینگەیە و لەگەڵ فەرمانکانی ژینگە لە هەرێمی کوردستاندا و شێوازی جێبەجێکردنی یاخود ئایا ئەم جۆرە یاسا و تعلیماتانە جێبەجێ دەکەی یاخودنا ئەویان تا ڕادەیەکە توان بڵێم هێواشە جێبەجێکردنەکانی زۆر جار هەیە لە چەندین کەسێک حکم بدرێ یا سزا بدرێت بەهۆی نەبوونی دادگایەکی تایبەتمەند بە ژینگە بەهۆی نەبوونی تەنزیمێکی باش لە نێوان دائیرەکاندا کە ڕەنگە قووەتیان بەسەر ئیشەکاندا نەشکێت ئەمەش هۆکارێکی گەورەیە بۆی کە وەک خۆی یاساکان جێبەجێ ناکرێن بەسەر هەر کەسێک کە هێرش دەکات سەر ئەو جۆرە باڵندە و ئاژەڵانە بێت. لەبەرەوە پێویستە کە دادگایەکی ژینگەی تایبەتمەندمان هەبێت بۆ پارێزگاریکردن لە هەموو ئەو ئاژەڵ و باڵندانە کە بەپێی یاسا ڕێکخراون و بۆی کە بەتەواتی وە خۆیان جێبەجێ بکرێن و کەسانە بە سزا بگەێنرێن کە هەر جۆرە هێرشێکی دەخەنە سەر ئەم جۆرە ئاژەڵ و باڵندانە. لە گوندەکان خەڵک پارێزگاری لە باڵندەکان دەکات و ئەمەش جۆرێک لەو کۆنتاکتەی دروست کردووە کە لە نێوان خەڵک و لە نێوان حاجی لەقلەقەکاندا هەیە و لەمان کاتیشدا حاجی لەقلەقەکان لەسەر تاوەرەکانی کارەباش کە لە بەرزێکی زۆرەوە هێلانەکەیان چێ دەکەن ئەوەش هەر خۆی لە خۆیدا سکیورێتەکەی بەرزتر دەکاتەوە و ئاستیمانەوەشی بەرزتر دەکات. لەگەڵ هەموو ئەوانەشدا کۆمەڵک مەترسیتر هەن لە سەرجانی لەقلەقەکان ئەویش گۆڕانکاری دیمۆگرافی و گۆڕانکاری کەش و هەوایە بە تایبەتی کە ئێمە هەست دەکەین لە ڕووی وەرزەکانیشدا گۆڕانکاری دروست بووە کە ئەم گۆڕانکاریە وای کردووە کە ژینگەی شوێنی مانەوەی یا با بڵێن نیشتیمانی لەقلەقەکان لەق ببێت. بۆ نمونە کەمبوونەوەی ئاو یەکێکە لەو هۆکارە مەترسیدارانەی کە ڕووی تێکردووە بە تایبەتی وشکە ساڵی
چونکە یەکێک لەو خۆراکە سەرەکیانەی کە لەقلەق پشتی پێدەبەستێت ئەو خۆراکانەیە کە لە ناو زۆنگا و زەلکا و زۆنگەکاندا هەیە کە ئەمەش لە کاتی وشکە ساڵیدا وا دەکات کە مەترسی شوێنی مانەوەیان مەترسیدار بێت و مەترسی لەسەر ژیانیان دروست بکات. لەگەڵ ئەوەشدا مرۆڤ دەستی هەبووە لەو گۆڕانکاریە دیمۆگرافیانەی کە بۆ لانەی لەقلەقەکان زەرورە یا پێویست بە بەتایبەتی سیستەمی خۆراکی بەتایبەتی وشکردنی زۆنگاوەکان یان دەستێوەردان لە کوشتن و قەڵاچۆکردن و قڕکردنی ئەو گیاندارانەی کە لە نێو ئاو لە نێو زۆنگاوەکاندا هەن کە مەبەستی چاکە بەڵام ئەمە سیستەمی خۆراکی لەقلەقەکان تێک دەدات. لێرەدا ئەرچی مرۆڤ ئەوەیە کە سیستەمی ژیانی ئەو لەقلەقانە بپارێزێت و ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی کە لە نێوان مرۆڤ و ئاژەڵەکاندا هەیە بەتایبەتی مرۆڤ و لەقلەق هەیە بیپارێزێت لەبەرەوەی لەقلەقی ژێکێکە لەو باڵندا نەیکە لەگەڵ مرۆڤدا هاوسەنگی سروش دەپارێزێت.